ئامادەی بۆنەیەکی زانستی و مێژوویی بن. نزیکەی 35 پسپۆر لە 21 وڵات و لە 13 پسپۆری جیاواز کۆ دەبنەوە. بۆ یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتیدا بۆنەیەک بەم قەبارەیە ڕێک دەخرێت بۆ تاوتوێکردنی تەنها یەک نەخۆشی. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ بۆنەیەکی زانستی مێژووییە و نەخۆشی کۆنیشانەی دەرچەی سنگ لە نێوان پسپۆڕە جیاوازەکاندا ماوەیە کە بێخاوەن ماوەتەوە و زۆرترین مشتومڕی زانستی لەسەر دروست بووە. هەر بۆیە ئەم بۆنە زانستیە بە ستانداردی وڵاتانی پێشکەوت و ئامادە دەکرێت و لە سەرتاسەری جیهانەوە پزیشکان ڕوو لەم بۆنەیە دەکەن. لەم بۆنەیەدا کۆنیشانەی دەرچەی سنگ تاوتوێ دەکرێت لە ڕوانگەی 13 پسپۆری جیاواز لەلایەن 35 پسپۆر کە لە 21 وڵاتەوە هاتوون. سازکردنی ئەم لووتکەیە بە ستانداردە باڵەکان دەبێتە هۆی بەرەو پێشچوونی زیاتر لە دەستنیشانکردن و ڕێگاکانی چارەسەر. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.